پرسی نووسینەوەی دەستوور دێتەوە سەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. سەرجەمیان جەخت لە یەکڕیزیەکی نیشتیمانی بۆ زامنکردنی دەستوور دەکەنەوە. پانێڵی یەکڕیزی و دەستوور لە شاری هەولێر سەرکردەی لایەنە سەرەکیەکانی کوردستانی کۆکردەوە و تێدا پافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی ڕایگەیان پێش نووسینەوەی دەستوور دەبێت گۆڕانکاری لە پرۆسەی سیاسیدا بکرێت. ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەیان یەکڕیزی مەرجی دەستورێکی سەرکەوتووە. ئێمە ئەبێ وەڵجار پرۆسەی سیاسی لە کوردستان بگۆڕین. ئەوەی کە ئێستا هەیە زۆر دوورین لە یەک. ئەتوانین زۆر بە ئاسانی نزیک بینەوە. ئەبێ میلەتەکەمان ئاشت بکەینەوە. ئەبێ بەرنامەیەکمان هەبێت. دەستورەکە زۆر گرنگە. پێویستی بە ئیشێکی زۆر جددیە و بە دیراسەیە. یەکڕیزی زامنی دەستورە. ئێمە ئەگەر یەکڕیزیمان نەبێ دەیان دەستور بنووسینەوە هیچی لێ جێبەجێ نابێەوە بێ لە ڕەفاه دایبنین. ئێمە دەستور بۆ حزبێک دانانین، ئێمە دەستور بۆ کەسێک دانانین، ئێمە دەستور بۆ ملەتێک دادەنین، بەڵام پێکهاتەی ئەو ملەتە ماف و ئەرکەکانیان لەناو دەستوردا هەبێ. مناڵێم دەستور پێویستە، دەستور عەقدێکی ئیجتیماعیە، مافەکان و ئەرکەکان دیار دەکاتەوە، لەبەر ئەوە دەستورە گەرەکە پێویستە بۆ هەرێمی کوردستان. عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیان پێش یەکڕیزی و دەستور کوردستان پێویستی بە دادگەریە. و دەستور بە بۆچوونی من فاکتەرێکی زۆر کاریگەرە بۆ پەیداکردنی تەبایی، بەڵام ئەگەر بە ڕیزبەندێکی لۆژیکی بۆ بابەتەکان بچین لە پێش تەباییەوە شتێکی دیکە هەیە زۆر گرنگترە لە هەموو شتەکانی کە باسییان دەکەین، ئەویش بریتە لە دادگەری. عادەتەن دستور دەبێت لە کەش و هەوایەکی لەبار گونجاو لە وەزعێکی ئوقرەی سیاسی هەبیت، ئیستیقرارێک هەبیت. پافڵ تاڵەبانی ڕایگەیان پێویستە لە دەستوردا سنوور بۆ دەسەڵاتی حیزب، سەربازی و ئەمنی دابنرێت و کەرکووک و ناوچە جێناکۆکەکانیش دیراسەیەکی ورد بکرێن. ئەم دەستورە بێت دیفاع لە مافی میلەتەکەمان بکات. هەموو مافێک هەموو مافێک بێجگە لە ئەوە ئەبێ حەد دانێت بۆ دەسەڵاتی حیزبان، دەسەڵاتی عەسکەری، دەسەڵاتی ئەمنی ئەبێ حەد دانێت. دەستورەکە ئەبێ دیسان دەستی پێ بکەینەوە. مەسەلەی کەرکووک، ناوچەدانە بڕاوەکان، ئەم شتانە هەموویە بێت دیراسەیەکی ورد بکرێت. ئاستەنجی گەورە لە بەردەم دەستوردا ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە لەو قاوغ و زۆزە بچووکانی کە خۆمانمان تێخزاندون بێنە دەر. کۆسپیتر ئەوەیە ئەو نەبوونی یەکڕێزی، نەبوونی سازانی نیشتیمانی کە ئەو نەبوونەش عناسری هەیە، یعنی بوو نەبووە، ناعەدالەتی، ناتەشارۆک، بە سیاسەتکردن بە عوقدە، بە کۆنەقین، بە تەشەنۆج، بە تەوەتۆر. باپی مادەی 120 دەستوری عێراق کوردستان مافی هەبوونی دەستوری هەیە. لە خولی ڕابردووی پەرلەمانیشدا لیژنەی نووسینەوەی دەستور 7 مادەی لە پرۆژەی دەستور ئامادە کرد، بەڵام بەهۆی ناکۆچە سیاسیەکانەوە کارەکانی ڕاگیرە.